جەنگی لوبنان لە ئێستادا بووەتە گەورەترین هەڕەشە بۆ سەر هەرەسێنانی ئەو ئاگربەستە کاتی و شلۆقەی لە نێوان واشنتۆن و تاراندا هاتووەتە ئارە. بە پێی زانیاریەکانی ڕۆیتەرز، ئیسرائیل بە کۆشکی سپی ڕاگەیاندووە بەم ئاگربەستە ڕازی نییە، بۆیە دەیەوێت لە ڕێگەی بەردەوامیدان بە جەنگ لە بەرەی لوبنان تەواوی هەوڵەکانی ئاشتی لەبار بەرێت. بە پێی زانیاریە میدیاییەکان، تەل ئەبیب لەگەڵ واشنتۆن گەیشتووەتە تێگەیشتنێک بۆ جیاکردنەوەی هەردوو بەرەی ئێران و لوبنان. بە زۆرێک ئاگربەستەکە لوبنان نەگرێتەوە. ئەم جیاکردنەوەی نیشانەی ئەوەیە ئیسرائیل لوبنان وەک دەرچەیەک بۆ بەردەوامیدان بە گرژیەکان بەکار دەهێنێت. ئەمە شوای کردووە ڕێکەوتن تەنیا لەسەر کاغەز بمێنێتەوە و مەترسی جەنگێکی سەرتاسەری و فراوانتر لە جاران وەک خۆی بمێنێتەوە و متمانەی لایەنەکان بە واشنتۆن بخاتە ژێر پرسیارەوە. ڕۆژی چوارشەممە ئیسرائیل خوێناویترین و فراوانترین هێرشی کردە سەر چەندین ناوچەی لوبنان کە بووە هۆی کوژرانی 254 کەس و برینداربوونی زیاتر لە 1000 کەسی دیکە. ئەمەش ڕێک لە کاتێکدا بوو کە جیهان چاوەڕێی جێبەجێکردنی ئاگربەست بوو. بۆردومانە چڕەکانی سەرزاحیە لە باشووری بەیروت و زیادبوونی هێرشەکان ئاماژەی ئەوەیە قەوارەی زایۆنی دەیەوێت لە ڕێگەی خوێنڕشتن لە لوبنان پەرچەکرداری توند لای نارەکانی دروست بکات و بەو شێوەیە بیانوویەک بۆ کۆتایی هێنان بە ئاگربەستە کاتیەکە و هەڵگیرساندنەوەی ئاگری جەنگ بدۆزێتەوە. لە بەرامبەر ئەم پێشێلکاریانەدا ئێران هۆشداری توندی داوە کە هەرەسێنانی ئاگربەست ئیسرائیل لێی بەرپرس دەبێت. مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران ڕایگەیاند ئاگربەستی لوبنان مەرجێکی بنەڕەتیە لە پلانی دەخاڵی تاراندا و بەبێ ئەو ڕێکەوتن هیچ بەهایەکی نامێنێت. بەرپرسانی تاران لەوانە محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمان باس لەوە دەکەن ئیسرائیل و ئەمریکا خاڵە سەرەکیەکانی ڕێکەوتنیان پێشێل کردووە، لەوانە بەزاندنی ئاسمانی ئێران و جیاکردنەوەی بەرەی لوبنان. وەک وەڵامێکی کردەیی بۆ ئەم دۆخە، ئێران گەروی هورمزی بەڕووی زۆربەی کەشتیەکاندا داخستووە و حزبوڵاش بە موشکبارانی باکووری ئیسرائیل وەڵامی پێشێلکاریەکانی داوەتەوە. بە بڕوای چاودێران ئەم هەڵوێستەی ئێران نیشانی دەدات ئەگەر هێرشەکان بۆ سەر لوبنان نەوەستن، ئاگربەست بە تەواوی هەرەس دەهێنێت و ناوچەکە دەگەڕێتەوە بۆ دۆخی جەنگ. هاوکات نیگەرانیە نێودەوڵەتیەکان گەیشتوونەتە لووتکە و وڵاتانی وەک بەریتانیا و فەڕەنسا و تورکیا و ئوسترالیا و پاکستان بە توندی ئیدانەی هێرشەکان ئیسرائیل دەکەن و داوا دەکەن ئاگربەست لوبنانیش بگرێتەوە. وەزیرانی دەرەوەی ئەم وڵاتانە پێیان وایە جیاکردنەوەی لوبنان لە ئاگربەست هەڵەیەکی گەورەیە و دەبێتە هۆی پەکخستنی هەموو هەوڵە دیبلۆماسیەکان بۆ جێگیرکردنی ئارامی. بەو پێی کۆدەنگیەکی جیهانی هەیە کە بەبێ ڕاوەستانی شەڕ لە لوبنان هیچ ئاگربەستێک سەرکەوتوو نابێت، بەڵام سووربوونی ئیسرائیل لەسەر بەردەوامیدان بە جەنگ نیشانی دەدات کە تەل ئەبیب تەنیا یەک ئامانجی هەیە، ئەویش لە ناوبردنی هەر دەرفەتێکە بۆ ئاشتی و گواستنەوەی جەنگە بۆ ئاستێکی تونتر کە هەموو ناوچەکە بسووتێنێت.